حکومەت هێرێمی کوردستان دەتوانێت لە ڕێگای خۆشببوون لە بازی ساڵانەی خانوبەرە کری خانوبەرە کە ساڵانە خاوەن مڵک 11 کرێوە دەگەی کرێچیش بۆ حکومەتە دەتوان لە ڕێگەی خۆشببوونی ئەو کرێیە و کاریگەر بخاتە سەر خاوەن مڵکەکان چۆن زەختیان بکات سەرکە لە کرێکانی لەو کرێ ئەم مانگە خۆش بن بەڵام ئەوەی ئێمە دەیبینین حکومەت هێرێمی کوردستان ئەم هەنگاوی نەناوە هەر کاوڕەجا دەکات کاری حکومەت هێرێمی کوردستانش ئەوە نێت کاوڕەجا بکات دەبێت ئەمر بکات و یاسای بۆ دەرکاتوە لە یاسای لێ خۆشببوونی بازی بۆ ئەم ساڵ دەربێخێت ئەمە وەکو هەنگاوی یەکەم کە حکومەت هێرێمی کوردستان دەبیکات هەنگاوی دەم بریتە لەوەی خێرخوازان بەڕاستی خێرخوازانش هەنگاوی باشیان هەڵناوە و کاری باشیان کردووە بۆ لێ خۆشببوون لە کرێی خان و لە مۆلدە لەوانە بەڵام هێشتا نژماوە ئەو خەڵکە لەبەرەوەی هەمووی بێکە پێپارەیە و دۆخی حکومڕانی لە ماوەی ئەم ساڵ و چەند ساڵ ڕابردوو باش نەبوو خەڵک پاشکەوتی باش بکاتن بۆ ئێوانیش ناتوانن هەنگاوی باش بێن دەکرێت حکومەتیش بۆ بابەتی مۆلیدە گاز و پێداویستەکانیان بۆ دابین کات بۆ ئەوانش بتوانن لە خۆبردە بن ئەم ساڵ وەکو خۆبەخشێک کار بکەن دوو مانگە و خۆبەخشێک کار بکەن بۆی لە پارەی مۆلیدەش خۆش بن بەڵام حکومەتی هێرێمی کوردستان بەهۆی ماوەی پوچی لە ڕووی داراییەوە ناتوانێت ئەم ساڵ لە باز خۆش بێتن و ناتوانێت هیچ هاوکارێک کە بەداخۆم قسەی دەکەم کە بۆ هەموو ئەوانەی کە خاوەنکارن بۆ ئەوانەی کرێچین بۆ ئەوانەی خاوەن مۆلدەن کارن شتێک پامێکی ناخۆشە بەڵام لەبەر ئەوەی نەخی نەوت و نەبوونی سیستەم لە ڕابردوودا و نەبوونی پاشەکەوت وای کردو حکومەتە ناتوانێت هیچ پیاوەتێک خێرێکی پێ بکرێت لەبەر ئەوەی پارەی لەدەستدا نییە.